ئەمجا شەیطان هەوڵەدا ڕەحم و سڵەی ڕەحم لە نێوانمانە نێڵێ زۆر محاولە ئەکا شەیطان هەوڵەدا تەفریقە ئەخاتە بین ژن و مێردەوە تەفریقە ئەخاتە بین کوڕ و باوکەوە تەفریقە ئەخاتە بین برا و براوە ئەو پەڕی ڕێگە ئەگرێتە بەر بۆ ئەوەی تەفریقە دروستکە لە حەدیثێکا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ يضع إبليس عرشه على الماء إبليس عرشێکی هەیە لەسەر ئاو دای ئەناو شەوانە کۆ ئەبێتەوە و جەماعەتەکەی لەدەر خۆی کۆ ئەکاتەوە هەر هەدیە ئەدا تاج ئەخاتە سەر ئەو کەسانەی کە کارێکیان کردۆ بە دڵی شەیطان ئەم دێ أفرمي ثم يبعث سراياه فأدناه منه منزلة أعظمهم فتنة نزيكترين كاس أو رجل شيطان كيا كنزيك كاتو أو كسيك مسلماناني توشي فتنة كردوا مسلماني كي توشي فتنة كردوا كنتواني اللي درشي كالدين دوري خاتوا يجيء أحدهم يكي كانتين فيقول فعلت كذا وكذا عليه قورم من أمام كرد ئەڵێ ما صنعت شيئا ئەڵێ شتێکی وانە ئەمەی تۆ کردت ئاسانە زوو کابرا تۆبە ئەکا و پەشیمان ئەبێتەوە لێی حتا یەکێک تێت ئەڵێ گەورم ما تركته حتى فرقت بينه وبين زوجة حتى فرقت بينه وبين امرأته ئەڵێ گەورم من وازم لەو کابرایانە هێنا حتا توانیم خێزانەکەی تێکدەم حتا توانیم جیاوازی بخەمە نێوانیانەوە تەلاق بخەمە نێوانیانەوە چی بکەم یعنی سڵەی ڕەحم بپچڕێنم بانیەکاو ئەڵێ نعمە ئەنت ئەڵێ بەڕاستی تۆ شایستەی ئەوەی ئەمڕۆ تاج بکرێتە سەرت ئەم حەدیثە برا بەڕێزەکانم مسلم ئیمامی مسلم بۆمانی ئەگێڕێتەوە شەیطان ئاوا هەوڵ ئەدا لە کۆششایە برا خۆشەویستەکانم بۆ ئەوەی سڵەی ڕەحم و خزمایەتی بچڕێنێ کە ئینسان خێزان تێک چوو کۆمەلگایش تێکەچێ خۆ ئەم کۆمەلگایە ئێمە ئەم شارەی ئێمەی سەر لە چەند خێزانێک پێکاتووە خێزانەکان لە چەند ماڵێک پێکاتووە ئەگەر ماڵ تێک چوو خێزان تێکەچێ خێزان تێک چوو کۆمەلگاکە تێکەچێ ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء